بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان دیارە من ناوم عومەر ئیبراهیم عەزیزە ناسرا بۆ دکتۆر عومەر پەتیب لە 1957 لە گوندی دینگاوە لە دەشتی قەرازێ سەر بە هەرێمدارەتی مەخموول لە پارێزگای هەولێر دایک بوومە. خوێندنی سەرەتایی و لە گوندی دۆڵەزەی ناوەند تەواو کردووە. لە ساڵی 1970 لە ناوەندی قەندیل وەرگیراوم، لە 1970 ناوەندیم تەواو کردووە. لە ساڵی 1970 لە خانەی مامۆستانی دۆگ وەرگیراوم. دوای ساڵی گەڕاومەوە هەولێر لە 1977 واتە بەر لە 40 ساڵ و 27 ڕۆژ من بە مامۆستاتی دامەزراوم. پاشان 7 ساڵ مامۆستاتیم کردی جاگەڕامەوە کۆلێژی پەروەردە زانکۆی سەلاحەدین وەکو مامۆستایی مۆڵەدراو لە کۆلێژی پەروەردە لە بەشی پەروەردە دەروونزانی وەرگیرام. لە ساڵی 1989 بەکەلۆرۆسم وەرگرت. دوایی خزمەتم گواستەوە لە خوێندنی سەرەتایی بۆ خوێندنی ناوەندی بوومە مامۆستا لە پەیمانگای ئامادەکردنی مامۆستایان لە هەولێر. پاش ڕاپەڕین دەتوانم لەم ڕێک لە 12/1991 لە ماستەر وەرگیران لە زانکۆی بەغدا کۆلێژی پەروەردەی ئیبن ڕوشد لە بەشی پەروەردە بۆ پەروەردە و زانستە دەرونیەکان لە 4/8/1993 گفتوگۆی نامەی ماستەرەکەم کرا بە پلەی زۆر باشە. هەر لەوێ دوایی خزمەتی خۆم باستەوە بەشی کوردی هەمان کۆلێژ و هەمان زانکۆ بووم بە مامۆستا تا لە دکتۆرا وەرگیرام لە 1990 لە 1998 گفتوگۆی تێزی دکتۆرەکەم کرا بە پلەی نایە بە پشتیوانی خوا. دوایی لە 4/5/1990 گەڕامەوە زانکۆی سەلاحەدین وەکو مامۆستایەک. لە 2/5/2002 بوومە پلەی پرۆفیسۆری. لە 2/5/2009 واتە بەر لە 9 ساڵ پلەی پرۆفیسۆری وەرگردی سامە پشتیوانی خوا. ئێستا مامۆستام لە بەشی دەروزانی لە کۆلێژی ئەدەبیات لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر. دیارە بوونی کتێبخانە نیشانەی ڕادەی ڕۆشنبیری و خوێندەواری ئەو ماڵەیە. هەر ماڵێک کتێبخانەی لێبوو دیارە ڕووناچی زانست و پەروەردا و زانست و زانیاری ڕوو لەو ماڵە دەکات. بە تایبەتی ئەگەر بێت و کتێبخانەکە لە ئاستێکی پێویستا بێ پۆلین کرابێ بەسەر بەشی منداڵان و بەشەکە زۆرا و زۆر بێ، یعنی کە گوتم چیرۆکی منداڵان ئینجا بەشی مێژوو، ئینجا زمان، ئینجا دەروونزانی، ئینجا پەروەردا، هەمووی ئەمانە پۆلین بکرێ و لە هەمان کاتیشدا دەتوانم بڵێم خوێندەواری هەبێ، خوێندنەوەی بێ، نەک تەنها بۆ جوانی دامدرێ. کتێبخانە بۆ ئەوەیە خەڵک سوودی لێەوە بێ، چ ئەندامانی خێزان، چ دەرەوەی خێزان، چی خوێندکارانی بەکەلۆریۆس کە تۆژنەوەی دەرچوونیان هەیە، ماستەر، دکتۆرا یان هەردوو سەر و توێژەرێک داوای لێ دەکاتن. چونکە خوێندنەوەی کتێب دەبێتە مای دەوڵەمەندکردنی ئەم تاکە لە ڕووی ڕۆشنبیری، لە ڕووی زانستی، لە ڕووی دەتوانم بمبریم هەموو بوارەکانی ژیان. ئیتر ئاسوویەکی ڕووناک دەبەخشێتە ئەو تاکە ئەو کەسانی کە دەخوێندەوە دیار ئاستی ڕۆشنبیریان، بیرکردنەوەیان، گفتوگۆکردنیان، دەتوانم بڵێم بیرکردنەوەی ڕخنەگرانەیان، ڕێزگرتن لە ڕای بەرامبەر، خوێندنەوەی بۆ خەڵکی تر، گرنگ و بایەقدان بە خەڵک بە دوای داهێنان دەگەڕێ کەواتە دەتوانم بڵێم پەرتوخانە لە ماڵێک دەبێتە ڕووناچی ئەو ماڵە. ئاشنایەتیم بۆ پەرتوو دەگەڕێتەوە پۆلیسی سەرەتایی. ئەو کاتە لە پۆلیسی سەرەتایی بووم، هەڵبەتە لە گوندەکەمان قوتابخانە نەبوو، هاتمە قوتابخانەی دۆڵە سزەی ناوەند، دۆڵە سزەی گەورەیان پێدەوت، ماڵی مام و خاڵی خۆش بوو قادر عەزیز لێرەوە هیوای ئەوە دەخوازم خوا بە بەشتی پانیوبەرینی شاد بکە کە قەرزاریەوەم 6 ماڵ لە ماڵیان 6 ساڵ لە ماڵیان بوو، تەنانەت برایەکانی تری پەلەویان خوێند. لەو قوتابخانەیە کە هاتمە پۆلیسی لە بیرمە شۆڕشی کورد هەڵگیر سابوو، ئیتر خەرک شیار بوو بۆی بۆ ئاسایشی بۆ کورد هەبێ ئاسۆی ڕووناک بێ. کۆمەڵێک خوێندکار لە ناوەندیەوە لە شاردیان خوێن هاتبوونەوە ئاوایی پەرتووشێکیان هینا و بەرجیان کردو. ئەو کە دەزانیم ئەو یاساغا لە ترسی خاڵی پشکنین بەرجیان کردبوو. سەیرم کردوتم بابی خوێنمەوە بۆ کوردستان دیوانی هەژاری شاعیر. ئیتر ئەوان خەریک بوون دەیانووسیەوە، گوتم چی دەکەن؟ گوتی دەیانمانەوەی بکەنێت چەندانەیەک
لەسەر لەناو پەڕاوە دانووسیەوە هەر کاتێکمانی دەم نگۆ بیدەنە من با من هۆنراوەکان لە بەرکەم حەزم لێ بوو هۆنراوەکان لە بەرکەم گەنج بووم یعنی توانای مێشکمۆری دەگرت لە ناو هۆڵیشی هین گەورە بووین ئاوا گۆڕەپانێکی گەورەی حوشەی ماڵی باپیرم بووین ناوە وەرم دەگرت یەک لەو هۆنراوانە حەزەکەم ئاماژەی پێ بکەم کە زۆر بەدڵم بوو دەرێ هێشوی و ترێ بەدارەوە ڕیوی دەیدی لە خوارەوە دەیزانی دەمینایگاتێ پێڵسوونیشی بۆ ناکرێ ئەیوە زۆر شەو ناخورێ لێ ئاشناتین لەگەر پەرتوو کاپەیا کرد ئامۆزایەکەم کە ناوی کامال قادر عەزیز بوو یەک جانتا پەرتووکیە بوو لە ناوەندی دێ خوێن کوردایەتی گەرم بوو منیش چاوم لێ کرد هەوڵمدا هەر کتێبانێک کە دێخنەوە دیوانەکان سەیر بکەم ئێستاش لەبینمە تریفەی هەڵبەست ئیدی شێرکۆ بێکەس ئەو کاتە تەقەتەقی قاپی بەتاڵ سەقەسەقی یعنی ئەو هۆنراوە درێژانە یان ئەستێرەی بەیان بیری عوسمان شاربێژەری جارێ هۆنراوەی قەرەقوشی هەیە 300 دێرە لەبەرم کرد کە هاتمە ناوەندی تۆزەگا سومڕنا بۆ زیاتر بیریم کتێب بوو پەرتووک و ڕۆژنامە و سمینار و کۆڕ و لە بیرمە ساڵی 1970 هات بەیانی 11 ئاتار بوو هەر هاتم منیان بەرز کردەوە پۆلیشە سەرەتایی بوو لەبەرەوەی ئاشنایەتیم لەبەر پەرتووک و هەبووش هەڵبەستی جوانەوەی کرد بوو یەک لەوانە دوو هەڵبەستم گۆت خۆش ڕاستم لێیە بە بیرانانی بەرنامەکەت شادکەم یەکێکیان بە ناوی زۆڵە کورد ئەی زۆڵەی کوردی نیشتیمان فرۆش پارە پەرستی بێدەماغ و هۆش بێشەرم و حەیا بۆس کوردت فرۆشت هانی خەڵک ئەدەی هەروەکو سەرخۆش ئەوە نازانیت کەس بڕوای نییە درۆ و دەلەسەد ئاساری نییە لای هەموو کوردێک نرخێکیە گوتیان دووبارە و چەپەیان کرد لەوێ فێرەوشەی دووبارەوە ئەو جارە بەرزیان کردمەوە گوتم چی هۆنراوێش کە وتم نامەوێ بمرم لە ژووری گەرما لەسەر دۆشەک و چارپایی نەرما ئەمەوێ بمرم لەسەر مافی کورد بەگوڵ لەی دوژمن جانم بێتەورد هەتا نڕخێ کۆشی دووسێ قات ئەشکەوتی نەبدا گازی نۆ وڵات جیا و گۆڵ نەخورێ لە وێنەی کەباب ڕزگاری نابێ ئەم کوردستانە لە ناو دەرناسی سوپای بکەن لە ناوەندی زیاتر چوومە خانەی مامۆستایان ویتر لەوێ ئیتر بە ناوی بمەرپەتی ناوبانجان ناوباگم دەرچوو باجان دەکردم لەبەری شە و پەیوی کوردی نەبایە بەکارم نەدەهێنا دەستم دەتوانم بڵێم لە خانەی مامۆستایە بووم یەکەم کۆڕم پێشکەش کرد کۆڕێک بە ناوی چاو لە زمانی کوردی خەریب کۆڕی وێژەی پێشکەشەکەم من چوومە زمان نێکەچ ئاکادیمی نزارێ بڕوانیان با کلۆرۆزە ماستەر نەدوکتۆرامێ لە زمان پێشکەشم کرد بۆ هەموو مامۆستایان و نووسەران ڕۆشنبیری هەولێر دەنجیدایەوە پاشەوە دەستم بە کۆڕی تر کرد لەسەر فۆلکلۆر لە ڕوانگەی زانەوە نووسەرانی کوردگەیشتی نووسەران اینجا بۆ بەڕێبەت ڕۆشنبیری زەماوە اینجا هابووشۆی کتێبخانەم کرد اینجا ئەو کاتەکە گۆڤار و ڕۆژنامەکان لە بەغداداتین نۆرەمان دەکرد دەیانگوت وا لە بەغا بەڕێکەوت دووسێ کاژمێر لە بەردەمی نووسینگە و نووسەمەنی و پەرتوخانەکانە دەوەستیم کەی گۆڤاری ڕەنگین دەکا کەی بەیان کەی ڕۆشنبیری نوێ کەی ڕۆژنامەی هاوکاری ئەمانە قوتابخانە بوون بۆ ئێمەیان پێگەیان ئیترۆی لێهات من مامۆستا بوون لە گوت کە ساڵی 1970 بۆم باکردی خۆم کتێبخانەیەکم کڕی لە لادێ کتێبخانەم دانا زۆر دڵم پێخۆش وم دەزانی ئەم دنیا هەمووی منە خەڵکانی بە دوای پول و ماشێن و ئۆتۆمبیل و ئەمانە دەگەڕان من خەریکی پەرتوخانەکەم بووم ئەو پەرتوخانەی گەورە بوو تا ئێستا و پەرتوخانێکی ئێستا لە بەردەمتانە لەوانە 3000 تا 4000 پەرتوکی تێدایە جگە لە گۆڤار ڕۆژنامە و ئەمانە لە بە هەردوو هینەوە وای لێ کردم بەڕاستی من پەرتوکم خۆش بێ ئێستاش ئەگەر شەو پەرتوک نەخوێنمەوە خەوم لێ ناکرێت لەژێر سەرما پەرتوک و گۆڤارەکان ئێستاش کەوتون کە ماندوو دەبم تێر خەو ئینجا دەخەوم خۆی دوو بۆچوون هەیە بۆ بوونی پەرتوخانە بە تایبەتی ئێستا دبینیم یەکێک پسپۆرە لە بوارێک لە بوارەکان لە بواری ڕۆمانە لە بواری زمانە لە بواری مێژووە لە بواری پەروەردەیە لە بواری دەروونزانیە دەرێ بە لە بواری ڕامیاریە لە بواری یاسایە ئەگەر تایبەت بەخۆت چکە بواری ئەوە نەما ئێستا مرۆڤ بەهم بکە بەڵام ئەگەر بێ پێی پەرتوخانە کە ناو لێنا پەرتوخانە دەبێ گشتی بێ کە دەرێ گشتی چی هەمووی تێدابێ زمانی تێدابێ ئاینی تێدابێ مێژوو تێدابێ ڕامیاری تێدابێ پەروەردەی تێدابێ دەروونزانی تێدابێ ڕۆمانی تێدابێ چیرۆکی تێدابێ یان بەڕاستی دەتوانم بڵێم هەموو لەقەکانی زانستی تێدابێ ئەوە ئەگەر دەتەوێ لێم بپرسی
دەبێ پەرتوخانە چ بێتەوە ئەمانە پۆلینیش دەبی بکری ئەنی من ئێستا پۆلینم کردو بەوەی لای خۆم ئەوانەی ئاینی قورئانی پیرۆز لەوێ مێژوو پەروەردە دەنوزانی دەتوانی برێ لە بواری پسپۆرێک کاردستان پۆلین دەکری بۆیە ئێستاوەی لێ هاتووە خەڵکانی دەرێ ئەم زۆری بۆریە لە چی لە کتێبخانەی لە ماڵەوە هەمبی پسپۆرەکان تەنها بوار گرنگی بە پسپۆری خۆیان دەدەن ئێستا خەڵک بەرەو پسپۆرێتی دەڕوە بەڵام ئەگەر بتێوێ پەرتوخانەیەک دانێ خەڵکانێک سوودی لێ وەرگرن بێگومان دەبێ هەمەلایەن بی چونکە خەڵکانێک هەیە زۆر زەردێن راپۆرتێ دەنووسن دکتۆر دەمانێت لە زمان ئەو زمانی کوردی لە ئەدەب ئەوە وێژەی کوردی دەمانەوێت لە ڕۆمان لە سیرۆک لە ڕامیاری لە مێژوو لە کەلەپور فۆلکلۆر اینجا فۆلکلۆرش زۆری زۆرە پندت دەوێ قسەی نەستەقت دەوێ دابوونەریت دەوێ چیرۆکی منداڵان دەوێ چیرۆکی بەراگەدانی کوردەواری ئەمانە هەمووی دەبێ پۆلیل بکرێت بۆیە ئێمە ناتوانین لەسەر خەرک بسەسپێنین بڵێن دەبێ کتێبخانەکەت وابی بەس وەکو سیستەمی جیهانی تەنانەت پەرتووک و ناو بەناوەکان بۆی بینەران تێبگەن مەبەستم دەوریاتە زیاتر گۆڤارە جیهانیەکان و خۆزیەکان دەگرێتەوە شوێن هەیە مزگرنگی بە نامەی ماستەر و تێزی دکتۆرا دەدەن مثلا لە کتێبخانەکەی من تێزی دکتۆراشم هەیە نامەی ماستەرشم لە بەرچێ خۆم هەم سەرپەرشتیم کردووە هەم گفتوگۆم کردووە اینجا دەوەستێتە سەر خاوەنی ئەم کتێبخانەیە ئەم پەرتوخانەیە لە چ ئاستێکە ئایا بەس ڕۆشنبیرە ئایا بەس نووسەرە ئایا پسپۆرێکە لە بوارێک هەیە هەمووی تایە ئەنی من پێش ئەوەی من مامۆستا بوویمە نووسەر بوویمە فۆلکلۆریست بوویمە دوای ئێستا ئاکادیمیمە یعنی مامۆستایەکەم من لە زانکۆ بۆیە تەماشای کتێبخانەکەم دەکەی هەمووی تایە بۆیە تەنانەت لە ژوورێک نتوانین لە ژوورێک خۆی بخاتە ڕوو دوو ژووری گەورەم بۆ تەرخان کردووە ئیتراشەنە لە ماڵەوە پسپۆرە بەس لە بواری پسپۆرێکی خۆی داینەوە ئەوە شتێکی ئاساییە حەزی خادری کۆیی دەمێک کەوتوێتی پتر پێش لە 100 ساڵ لە زمانی کوردی بەڵاو نەبوو گرت بوو وا لە مابەینی ئێمە تێچوو کەواتە زمانی کوردی زمان بووە بەڵام بەداخەوە ئێمە کە دەرێن ئێمە مەبەستم دەسەڵاتە دەسەڵات مەبەستم میریە دەبێ گرنگی و بایەخ بە زمان بدەن بە تایبەتی زمانی دایک لە هەموو جیهانە ڕۆژێک هەیە پێ دەرین 22 دوی هەموو ساڵێک یادی زمانی دایک دەکرێتەوە ئایا چەند ئێمە لەو ئاستەدا بووین چەند ئێمە پارێزگاری لە زمانی کوردی ماکردیە خۆی گرنگ ئەوەیە زمان خۆی بپارێزێ لە هەمان کاتیشدا زمانی بێگانە ژوەگری خۆی زۆر و شایستا هاتووتە ناو زمانی کوردی ئەگەر بە شێوەیەکی تەندروست و ئاسایی بێ زۆر ئاساییە نیشانەی دەوڵەمەندی ئەو زمانەیە کە هەندێک ئێمە زاراوەی جیهانی لە ناو زمانەکەمانە بێ بەس نەبێتە مای لە ناوبردنی زمانەکەمان ناسنامەی کوردی و زمانی کوردی بمێنی چونکە ئێمە مامەڵە تەنها لەگەر کورد ناکەی لەگەر دەوروپشمان دەکەی و لەگەر جیهانی دەرەوەش دەکەی من زۆر کەسی هاتووە لێرە فێر زمانی کوردی بووە بێگانەیە کۆریەک دەبینی ئینگلیزیەک دەبینی ئەمریکیەک دەبینی ئینگلیستانێک دەبینی بەلگلادێشێک دەبینی ئەمە مایە دڵخۆشیە چونکە هەندێک زمان ئەگەر نەیتوانی بژی دەمری بەڵام زمانی کوردیە کە لەو زمانانەیە کە زمانی هیند و ئاریە لە خێزانی زمانی ئاریە تا ئێستا بەردەوامە بەڵام لەگەر ئەوەش لە ئاستی پێویستە خزمەتی نەکراوە ئێمە ئاکادیمی کوردیمان هەیە ئێمە یەکێتی نووسەرانمان هەیە ئێمە چەندە ڕێکخراومان هەیە ئێمە وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەیاندنمان هەیە لاوە بەس بەداخەوە ئەگەر لێم بپرسی لە ماوەی 26 ساڵی فەرمانڕەوایی کوردستان لە ئاستی پێویستە بەراورد زمان دەرێم نەخێ چی بکەین زمان چۆن دەپارێزرێ گرنگی پێ بدرێت لە پەروەردەی ماڵەوە لە بینی دایک و باوک دوای لە پرۆگرامەکانی خوێندن زۆر گرنگە هەر لە داینگە و باخسەی منداڵان دەگری تا نێوەندەکانی خوێندن بە قورآن سەرەتایی و ناوەندی و ئامادەی و زانکۆ و ماستەر و دکتۆراتەوە زانکۆ دەبێت لە خزمەتی زماندا بێت بەشەکانی کوردی بەشی مێژوو کەلتور ئەمانە هەر هەمویان تەنهاش ئەرکی تاکە کەسێک ئەرکی سەرشانی هەمومانە زمان یەکێکە لە بنەماکانی بوونینەتەوە دەتەوێت ببی بنەتەوە دەبێت زمانت هەبێ مێژووت هەبێ خاکت هەبێ کەلتورت هەبێ بۆیە حەجی قادری جوانی وتووە و لەسەر ئەوە زۆر جەختی کردوتەوە و منیش یەکێکم لەوانە بەڵام تۆزی تاقە سوارێک هەر ئەوەندەیە من چیم پێ دەکرێت لە نێوەندەکانی خوێندن
لە ناو زانکۆ لە کۆڕ سمینارەکان لە چاوپێکوتنەکانی تەلەڤیزیۆنی لە نووسینە ئەوەی پێم کراوە دەریخیم نەکردووە هەر لە سەردەمی ڕژێمە دژایەتیم کراوە تا ئێستاش وا مەزانە کە دەرێ دکتۆر عومەر پەتی هەڵگەری ئەو نازناوەیە بارێکی ئاسانیە سەربی زۆر باس بە هەزارەها تەلیفۆن و پەیوەندیم پێوە دەکرێت دکتۆر ئەو ناوە چییە ئەمە واتاکەی چییە ئەم زاراوەیە چییە ینی منیش تا ئێستا هەر لە خزمەتدا بوومە نازانم خواتە چەند ئەو تەمەنەم درێژ دەکات و توانایی ئەوم دەبێت هەتا ئەو کاتەی دەستمە ژێرگەر من لە خزمەتی زمان و ئاین و نەتەوەکەم دەبێت من ئاماژەم پێکرد بە بوارەکانی خوێندنەوە بوارەکان ئەوەندە زۆرن تۆ دەبێ بزانی هیوات یان تۆ ئارزوود لە کامەلەیە ینی خەڵکانی کە بەس ئارزووی خوێندنەوەی ڕۆمان دەکەن هەیە چیرۆک هەیە هۆندراوە هەیە هەلبەست هەیە دابوونەریت هەیە مێژوو هەیە سەربردەی ژیانی خەڵک کەواتە زۆر گرینگە تۆ چ زۆرە خوێندنەوەی هەڵدەبژێری کارەتە لە جات لێرە گرنگەکە لە چییە ناونیشان تایتڵ زۆر گرینگە تۆ پەرتووکێکت دەستنیشان کرد ناونیشانەکە زۆر گرینگە دوای ناونیشان چی گرینگە پێشەکی پێشەکیش چ گرینگە ناوەڕۆک ناوەخن پێڕستی پێدێن لە کوردەواری زۆر گرینگە بەداخەوە تا ئێستا نووسەرانی کورد تەنانەت عەرەبیش لەگەر لە هەموو وڵاتە عەرەبی پێشکەوتووەکانیش بە هەڵە پێڕست و ناوەڕۆک لە دواوەی پەرتووکدا دەنێن لەبەرەوە چیە لاسایی بەرهەمە ئینگلیزیەکان و بیانەکانیان کردو کە بیانی دەست پێ دەکەی لە چێوە دەست پێ دەکەی لە دیوەکەی ترەوە دەست پێ دەکەی نەک لە دیوی ڕاست لە چەپۆ دەست پێ دەکەی بۆیە هەڵەیە دەبێت ناوەخ پێڕست لە شێبی لە سەرتابی دوای چ گرینگە تو ئەو بابەتە هەڵبژات بزانی بابەت هەڵبژێری بیخوێنیوە شێوازی ئەم نووسەرە زۆر گرینگە پاشەوەی خوێنتەوە تۆ چ گرینگە پوختەی ئەو بابەتە پاشەوەی 100 لاپەڕە 200 لاپەڕە 300 خوێندەوە زاری وهەیە هەندێک کەسەوەی بە تام و چێژ دەخوێنێتەوە پوختی دەکاتەوە هەرپەڕێک خەڵک گرینگە هێلی ڕێزەیەدا دەچێش پاشان کە گەشتە پوختەیەک بۆ ئەوی سبێنی لی پرسیان لە شوێنێک دانیشت لەناو هەڤاڵانی برادەرانی دراوسی باسی ئەو بەرهەمە بکەن بتوانێ بەبیری بێتەوە چکە پرتوک زۆرە هەیە 500 پەڕە هەیە 700 پەڕە هەیە 1000 پەڕە بەڵام کە پوختەیەکی دانا دەزانێ ئەو پوختەیە بیداتە خوێنەر زۆر گرینگە بۆ جێگرانی اینجا ئەمە بەڕاستی کم کەسەیە بتوانێ بخوێنێتەوە تەنانەت نەکەرەوە شوێنی خوێندنەوەش دەبی دیاریکە کاتی خوێندنەوەش گرینگە چ کاتێک دەخوێنیەوە ئایا برسیت ئایا خەوت دێ ئایا بێزاریت دەبێت ئەو کاتە نەدانەی کە تۆ توانای خوێندنەوەت هەیە برسیت نی سەرماد نییە گەرماد نییە خەوت نایە بێزار نیت کە دادەنیشی دەبێت لەسەر ئەسکەمەلیە وەکو ئەمن ئێستا چۆن دانیشتەوە ئەسکەمەلیە دەبێت کە بەرد دەگریتە بەی بەرزەکەی ئەمەندە بەرز بێ لە ئاستی چاوتا بێ نەک خواردن من لە شۆڕ دەبێتەوە تووشی قەمبوور و هین دەبێت نابێ بەرزیش بێ ئاوە دەبێت لە ئاستی چاوتا بێ ئەمە لە ڕووی پزیشکی و تەندروستی وا دەڵێن اینجا چۆن دەیخوێنیەوە هەر کاتژمێرێک کە 6 خولەکە 50 خولەک بخوێنێ 10 خولەک پشوو بدە بێزار بوویت قاچەکان درێژکە زۆر گرینگە کێروی خوێندنەوەکەت شەوە ڕۆژە بەیانیە ئیتر بە پێویستەکەش و ئەگەر پارنەرت کە حەزت لەوە بوو زاری وایە مرۆڤ دەست دەداتە ڕۆمانێک هەتا تەواوینەکە وازی لێ ناهێنێ لەبەرەوەی ڕووداوەکان لە ناو یەکترن ناتوانانی کاتی بداتێ دێ تەواویکە بۆیە دەبێ خوێنەر وابێ خوێنەری باشمان هەیە خوێنەر شێیارووا دەخوێنێتەوە خوێنەرێ چەند پەرتوش خوێنێتەوە هەمووی دەزانێ لەبەریکی خوێنەر هەیە لە کتێبخانەکەی خۆی دەزانێت کتێبەکەی لە شێودانا پرتوکەکە کە دەگەڕێ دەزانێت بە پشتەکە گەناویشی نووسرا بە دەری دەهێنێ ئەو نیشانەوەی هەموو پەرتوکەکانی خوێندێتەوە و خوێنەرێکی چاکە هەشک پەرتوخانی بەس بۆ زوانی لە ماڵدانەوە بڕواڵە من دەبین وێشی دەخوێنێتەوە یەشێک دانیشتووە بەڵام چۆن لە دەرونی لە ڕووی دەرونیەوە بزانم ئاسوودەیە و سوودی وەرگرتووە بێگومان دەبی لە هەلوێستێکی دانێم یان کاتی پرسیارێکی لێ بکەم یان گوێی لێ بگرم یان گەشتێکی لەگەر بکەم یان یورگرفتێکی هەبێ پرسیارم لێ بکە اینجا دەزانم تا چەند سوودی لە خوێندنەوەکە وەرگرتووە من چۆن دەزانم خوێندکارێک ئاستی بەرزە کە پرسیاری دەکەم وەڵام دەداتەوە وەڵامێکی جوان پڕ بە پێستی پرسیارەکە یعنی بۆ هەیە نمرەی تەواو وەرەگرێ هەمان خوێندکار تاقیکردنەوە دەکەن لە بەش یەک
لە بەشی دوو یان سێ بەشەکە بۆ هەیە نمرەی تەواوەرەگرێ هەیە نمرەی 9 دێنێ هەیە 80 دێنێ 70 دێنێ 56 دێنێ هەیە دەکەوێت من زۆر زاروتومە هەر لاپەڕەیەک لە 20 دێر پێکاتوە وەرە هەر دیێرەکە دەیخوێنیەوە بە تێگەشتن بخوێنەوە بە تێگەشتنێن سی دیێرەکە کە دەخوێن و تێی بەمەسی مەبەست سێ هەندێک کەسێ وەکو بلبڵ دەخوێنێتەوە ئەزبەری دەکاو نازێتی وەرە هەر دیێرێک بخوێنە و پرسیارێک لە خۆت بکە لەو دیێرە کەواتە لەو لاپەڕەیە 20 پرسیارت کرد 20 وەلامت هەیە با هەموو زیان کۆ بێتەوە پرسیار لە تۆ بکە لەو لاپەڕێ لە 20 پرسیار زیاتر نابێت ساک لە شتەکە گەیشتویت تیو گەیشتویت وەرت گرتووە پوختت کردوتەوە توانێ وەڵام دیتەوە خوێندەوەش وایە دەبێت تام و چێژی لێ وەرگری ئەگەر خوێنەوە بۆ تام و چێژ نەبێ نەیخوێنیەوە باشترە کاتەکەت بوو بە فڕۆندرێت ئەگەر بین مێژوو بە دوو زۆر مێژوو دەنووسێتەوە مێژوو دەقا و دەق وەکو خۆی مێژوێشیش دەستکاری دەکرێت ئەو مێژوانەی کە وەکو خۆی دەنووسرێنەوە بەبێ دەستکاری تاک دەینووسێتەوە دەسەڵات نییە زۆربەی دەسەڵاتدانان و فەرمانڕەوایی لە هەموو وڵاتێک نەک لە کوردستان نەک لە عێراق لە نیشتیمانی عەرەبی من ناسمە وڵاتانی دەرەوە ڕەنگە شێوازیشتریان هەبی دێن لە چێ بەرژەوەندی خۆیان هەیە لەوێ مێژوەکە دەستکاریش دەکەن مێژوو نابی دەستکاری بکەین چکە هەیە لە سەرچاوەی سەرەکیەکەی خۆی مێژوەکە وەرەگرێ دەنووسێتەوە هێنە لە زمانی ئەو کەسانە کە لە ناو ڕووداوەکە بووینە هێنە کەسانی تر بۆی جێڕاونەتەوە بۆیە ئەمانە سەرچاوەی لایەنی مێژووی ئینجا تۆ دەرەی ئەگەر کوردی وەرگریت کورد یەکێکە لەو نەتەوانە و لەو میلەتانەیە بە دەرەژای ژیانی سووری لە مێژوو وەرنەگرتی نەپەند و ئامۆژگاری لێ وەرگرتووە نەمێژوو خۆی بەتەواوی نووسیوێتەوە نەزانی مێژوو چی ئەگەر مێژووی بخوێندا بواایەوە سوودی لێ وەرگرتا بواە کەسانی پسپۆر و دانا و ڕاوێژکاری هەبواە نابواە بەو هەموو کارە سات و ڕووداوانە بکە سەیری مێژووی کورکە لە شۆڕشەکانەوە پێش هاتنی شۆڕشی شێخ مەحموود سەیری سەردەمی عوسمانیەکان کە دوای ئینجا شۆڕشی ساڵی 1000 شێخ مەحموود ئینجاوەرە شێرش بارزان ئینجاوەرە شۆڕشی گوڵان و ئەیلول و شۆڕشی نوێخوازی کورد و ئینجا ڕاپەڕین نوەتویەک و ئینجا شەڕی براکوژی و ئینجا شەڕی کەندا و هەلبەت کەندا و پێشە ڕاپەڕی ئینجاین شەڕی عێراق و ئێران و ئینجا کەندا و ئینجا شۆڕش ئەگوتم شەڕی خۆکوژی و ئینجا شەڕی داعش وەرە ئەو مێژووە کێ جوان هاتە نووسیوێتەوە مەگەر یەکێک مێژوو نووسێک لە ماڵەوە دای نابێ و تا ئێستا نەزانێت کورد نهاتوە ئیشە سەرەوە بکە لێژنەیەکدانێ ئەکادیمیای کوردیت هەیە لێژنەی مێژوو وەرە هەموو ئەمانە بەڵگەنامانە جوان تا ئێستا بەڕێوەبەراتی گشتیەک نییە لە کوردستانە پێی بڵێن بەڕێوەبەراتی گشتی پاراستنی بەڵگەنامەکان کە من لە هەشتاکان لەگەر خوارێ تەمەنی دیشکە عەبدوڵ ڕەقیب یوسوف ئەگەرمالۆ دەسلەیمانی هەوڵماندا ئەو بەڕێوەبەراتە دروستکەین لە سەردەمی ڕژێمە سەردانی دانی بەرپرسمان کرد ڕێکیان نەداین ئێمە بۆ کەس خۆ بەخش دەبێ ئێمە لەو 26 ساڵە بیریان نەکردەوە بەڕێوەبەراتی گشتێکی پاراستنی بەڵگەنامەکانمان هەبێ ئەوانەی بە زمانی کوردی کۆنووسراون لە بیستەکانە هەتا ئێستا کەواتە گرینگە کەسانی پسپۆر کەسانی دڵسۆز کەسانی خەمخۆر بەتوانە شارەزە خاوەن ئەزبوون بێن ئەو مێژە بنووسنەوە وەکو خۆی لێرە و لەوێش کراوە من نارێم نەکراوە بەس تاکە کەسیە ئیشی تاکە کەسی تا ڕادیە دیارە توانێت بەڵام بی بە لێژنە بیکەیت لەسەر ئاستێکی بەرز بودجەی بۆ تەرخان بکەیت لەو پارە زۆرەی لەو ماوانەی پێشتر من پێش 2014 دەرێم ئەو هەم پارەی هەبوو دەبایە لێژنەیەکی خەمخۆر هەبێ بێن مێژوو کۆن و نوێ و هاوسەرخی کورد بنووسێتەوە ڕاستە لە نێوەندەکانی خوێندن دەخوێندرێت بەس ئەمەش پێویستی بە پیاداچوونەوەیە چکە ناوە ناوە ئەو پرۆگرامە پێویستی بەچیە بەنوێکردنەوەیە با پاکردنەوە هەیە بژارکردن هەیە بژاری بکەیت شتی نوێی بخێ سەر بۆی چکە مێژوو دەبێتە بەشێک لە بناماکانی بوونیێتەوە دەبێت کاکە نەتەوە چییە دەبێت مێژوو هەبێت دەبێت خاچێ بێت دەبێت زمانی کەڵتوریە بێت ئێدەوەرە خزمەتی مێژووکەت بکە بە تاقە کەسێکی ناکەیت
یەک لە بەرهەمەکان بە ناوی بارو بوو لەلایەن یانەی یادگاری لاوان یانەی سەرکەوتن لە بەغا چاپ کراوە ژمارەیەکی لەسرە دیارە لە چاپخانەی نەجاح لە بەغدا چاپ کراوە ساڵی 1940 نرخی نووسراە 100 فلس ئەو کاتە وای نووسیوە من وەکو خۆی چۆنە دەخوێنمەوە دیارە لە کەلاپەڕەکە دەکەیەوە پێشڕە و ئێمە زیاتر پێشەکی دەنووسین سەرەتا ئەمە نووسیان پێشڕە و لە پێشڕەوەکەدا دیارە وێنەیەکی محەممەد زەکی بەک مێژونووسی کورد نۆزاریش 10,000 وەزیر بوو لە کاتی خۆیان تا ساڵی 1945 نخۆش دەبێ خۆی داوای دەست لە کار کێشانەوە دەکاتن لێرە نووسایەتی سەرداری بە شەرەفی یانەی سەرکەوتن پێشەوای ئودەبا و زانا و موئەرریخی کورد و کوردستان عینی ئاعیان معالی محەممەد ئەمین زەکی بەک ئەمە وێنەکەیەتی ئەنیگە تەماشای بکەی ئەمە ئینجا لێرە وێنەیەکی تر باس دەکا ئەویش وێنەی معروف جیاوکە معروف جیاوک لە ساڵی 1930 یەکەم بەرهەمی فولکلۆری هەبوو دوای بوویتە پارێزگاری سلەیمانیش باسی چەند لاپەڕەیەک لە تاریخی کوردەکە ئێستاکە باست کرد سلاوە یعنی پسر باسی مێژوو کراوە بەڵام وەکو ئەوەی کە لە پرسیاری پێشووە باس کرد بەو جۆرە نییە بەڕاستی کە ئاماژەی پێ بکەێت یانەی سەرکەوتن چۆن کرایەوە باز دەکاتەنەمە یەکێکە لەو شتانە ئینجا لێرە ئەو وێنەی ئەو زانەی تێدا ئەو وێنەی معروف جیاوکە و ئەو وێنەی محەممەد عەلی بەک ئەوەش بەڕاستی هەتا سیدارەکەی سەری زمانی عوسمانیەکان بووە ئەوەش باسی عارف بەک دەکاتن خوای لێ خۆش بێ ئەو باسی ئەحمەد موختار بەجی زەهاوی دەکات دەتوانم بڵێم دیسان لێرە وێنێکی تری محەممەد زەکی بەگە ئەو وێنەی مەرحوم خوای لێ خۆش بزەمی سدقی زەهاوی ئەمە وەکو یەکەم کتێب دەتوانین دووەم کتێبێشترم هەیە مەولودنامەی کوردی یادگاری محەممەد ڕەشید موفتی ئەو بەناوبانگە کە دەری ڕەشاد موفتیەوە ئیتر چاپی دووەمیتی لەسەرشی چاپخانەی کوردستان لە چاپ کراوە ساڵی 1381 بەتایبەتی لە شاری هەولێرش مەولود دەتوانم بڵێم لە هەموو جیهان کوردستان لە هەموو کوردستان هەولێر دەمێکە یادی ئەم ڕۆژە پیرۆزە دەکەنەوە گەورەی پێغەمبەر دوودخوا لەسەر بێ لە جیهانە تەنانەت لە سعودیە کە ماڵی خوایە ئاوا پێشوازی لەوێنە ناکەن ئەوەش گەورەی ئەو یادە بۆیە دەرێ هەر کەسێ لێوە ببیانی ڕێنەزات لێ بدا بۆ ڕۆحی پێغەمبەر سەلاوات بەڕاستی ئەمەش مەولودی جا دەخوێنرایەوە لە ماڵان یعنی بەڕاستی کاتێکی هینی دەویست ئەوەش هەر شێوێشی ترە لە وەفات نامەی ڕەسوولی نازدا صلی الله علیه وسلم ئەوە لە کەرکووک چاپ کراوە محەممەد ئەمین عەسری بەناوبانگ بوو لە ساڵی 1955 چاپ کراوە ئەمەیان ناوی کچ و کوڕانی کوردی دانەری جوی مکریانی چاپی دووەمیتی چاپەکانی تری کەونترە ئەنی بەڕاستی ئێستا کە شێوەی نوێ بە پێی پیتەکان ناوەکانی کچ و کوڕی کوردی هێمی کردووە ئەنی بەڕاستیش مای دڵخۆشیەوە و جێگای ڕێز و ستایشکردنە یەشیش وەکو جوی مکریانی کە گەرینجی بە ناوی کوردی داوە گرنگی بە فەرەنجی کوردی داوە تەنانەت بەن جلوبەرجی کوردی ئەو وێنەی پیرەمێرد کە دەیبینیت لە نەورۆز ئەو وێنەکەی جلی کوردی دەبەرە ئەمە هاتوتە سلەیمانی جلی کوردی بۆ هێناوە لەگەر سێپایەکەی و لە وێنەی گرتو زۆر جار ڕووی داوە هەندێک جاریش من سەرزەنشتی خۆم کردووە ینی گوتم دەنووسم چێ بردوێتی بە جاری ئەواش هەیە خۆی خرد دوو لە ڕووی بینەران جوال دەکات کە گۆیە نازانێ وتر خۆی کرد بەڵێ شتی وامە هەیە بە زمانی ئینگلیزیشم ڕۆیە و عەرەبیشم ڕۆیە و کوردیشم ڕۆیوە بەڵام ئێستا بڕە خۆمتون کردووە کن پڕتو دەدەم ئەوەی دێ دەتوانێت سووری لێرە کۆپی بکە یان بیبڕێت و کاتیشی یاریکایی بۆ دەدەێت چکە بەڕاستی کە ڕۆژ ناتەوەی تر جێگاکەی بۆ بۆشای دەبێتەوە نی بۆ نمونە بەرهەمی یەکەم و دووەمم نەما لە چاو پێکردنێک پێویستم پێ بوو پێش چەند مانجێک ناچار چوویمە دەبزانی دایکمە چێ من دەستم کردو چوویمە لە کوڕی برادەرەکەم کە باوکی نەماوە لە ومەرگرتوتەوە بەس بۆ ئەوی بتوانم بەرنامەکەی پێ تشتی واش ێستا یەکەم بەرهەم کە چاپم کە ساڵی 1970 بوو لە ژێرناوی تیتلە و بیبیلە کۆمەلە چرۆکی فۆلکلۆری منداڵان بوو لە ژێر ژمارە 8 ئەمیندارەتیش ڕۆشنبیری و لاوان چاپی کرد یەکەم بەرهەمم بوو دووەم بەرهەمم بە ناوی ڕی و گەرمانی کوێستان
ئەوش کۆمەڵە چیرۆکی فۆلکلۆری بوون بەڕاستی ئەوەندە تام و چێژ و جوان نووسرابەوە لە بازارە هەر نەما تەنانەت خۆشم ئەو دوو بەرهەمەم نەمایە لە برادران وەرم وتەوە ئێستاش هەروەکوین لەلام ماون هیوادارم بتوانین پیشانی بینەران بدەین. سێهەم بەرهەم ئەگەر لێرە بێ بەناوی فۆلکلۆر بوو کۆمەڵەی بەرهەمێکی فۆلکلۆری بوو ئێمە 4-5 کەس ئەو پرۆژەیەمان هین کرد بەشی دووەمی فۆلکلۆر بەناوی کۆمەلە بەرهەمێکی فۆلکلۆریە من لەو کاتە بەشداریم کرد بەناوی مەتەل و مەیل مەیلانەی کوردەواری باسی ئەو مەتەل و مەیلانەم کە لە کوردەواری هەیە. چارەم بەرهەمم ئەم بەرهەمە بوو کە لە کووردا ئەو کاتە یەکەم بوو لە ساڵی 1985 ئەگەر بە هەڵەدا نەچوو بم چاپم کرد لە ژێر ناونیشانی 1986 کراشەم دراو چم پێ نەبڕە ئامادەکردن و نووسینی من بوو دیگار و نەخشە کێشانی هونەرمەندی گەورەی کورد دارا محەممەد عەلی سێ ساڵی ڕۆژدەدای بە سیە بە ڕێگا و ڕەنجە 5 ڕەنگ بە ئۆفسێت لێدرا یعنی هەر جارێک ڕەنگەشێدا 5 دووبارە دەبووە خۆم چوومە بەغدا 7 شەو 7 ڕۆژ لەسەر پێ وەستان بۆی ئەو بەرهەمە جوانە دەرسیت ئەنی شتێکی جوان بۆ کورد نوێ بۆ ئەو کاتە بەڕاستی یعنی ئەوش بەداخەوە ئێستا نەماوە لە کتێبخانەکان دوای ئەو هەرچەندە هەمویان ئێستا هەمویان لە یەک جێگانین لە ساڵی 1989 دیاری نەورۆز لە پەخشانی کوردی بەژی یەکەمم چاپ کرد هەموو ئەو دەقانە دەگرێتەوە کە پەخشانانە کە لەسەر نەورۆز نووسراون لەسەر ساڵی 1935 تا ساڵی 1969 نزیکەی 100 ئەوەندە نووسرە بەشداریان پێکردووە زۆرن لەوانە پیرەمێردە عەلادی سدادی حوسنی مکوریانی جیو مکوریانی شاکر فەتاح ئەوانە هەمووی نووسری بەرزی گەورەی کوردن عەلادی سجادی ئیبراهیم عومەر بەنجینە معروف خەزنەدار ئەبوو بەکر هەوری نەزمەدین ملا مستەفە ساڵح کەریم شاکر فەتاح کەریم زەندی محەڕەم محەممەد ئەمین ڕەنگە نەتوانین ناوی هەمووی ئەمرێ ئەنی 100 ئەوەندە نووسرە هەمووی لە ژین و ژیان و هەتا و ئەو گۆڤار و ڕۆژنامە کۆنانەی کوردی هەیە پەرپەر هەردراوەتەوە ئەمە بەشی یەکەمە ئەمەیان بەشی دووهەمە دیاری نەورۆز لە پەخشانی کوردی بەشی یەکەمیشی لەگەرە بەشی دووەم تا ساڵی 2008مان هێناوە دەتوانم بڵێم 780 لاپەڕەیە بەشی یەکەم لەگەر بەشی دووەم لێکمدا سەر لە نوێ چاپ کرایەوە لە ساڵی 2008 لەژێر ئەو ناونیشانە بە قەوارەیەکی گەورەتر هەر هەمان لە هەمان بوار بە زمانی عەرەبی هدية النوروز في الشعر والنثر للأدباء الكرد والعرب سكرد سعرب بعربي نسيان نقل كردي بكما عربي لو بعربي نسراوة سهون دراوي نسيوة سبخشاني نسيوة سكرد كتسو عربك همو لدوتوي كيبشي سربخو كبريتيا لا بيانسطو نوتنو بلش السط لا برا راسي أبش دەنجشی باشی دایەوە کە کات چاپان کرد دوایوی زانایان دەتوانم سەرۆشی زانکۆکانی هەموو عەرەبی وڵاتی عەرەبی هاتن لە نەورۆز لێرە بوون یەشێک لەوانە ئەو بەسەریان دابەشکرا. یەکێکی تر لە بەرهەمەکان پرۆژەیەک بوو بە ناوی قوتابخانەی هاوڕێ لە ساڵی 2001 ئەم پرۆژەیە پێشنیازەکەی دکتۆر بەدرخان سندی بوو بەڵام بەمنی ڕاستپار ئەو کردمانە بەرهەمێک بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی بە سێ زمان کوردی عەرەبی ئینگلیزی چاپ کراوە لە دانانی دکتۆر بەدرخان سندی دکتۆر عومەر ئیبراهیم دکتۆرە فاتمە ڕەشید حەسەن ئەمەش چۆن باز دەکا قوتابی و قوتابخانەی لای خۆشەویست بێ. بابەتێکی تر ئەمە نامەی ماستەرەکەمە القيم السائدة في القصص الشعبية الكردية والعربية دراسة مقارنة بزماني عربي انستوتي كردي لهولير سابي كرت ئەمە تێزی دکتۆراکەمە القيم ماستەرەکەمە ببوورە لە ئوردن چاپ کرا هەمان شتا بەس بە چاپێکی تر و جوانتر القيم السائدة في القصص الشعبية الكردية والعربية. ئەمەیان شتێکی ئەدەبیە لە یادی 38 ساڵەی لە سێدەردەی شەیلێرە قاسم بەڕاستی یەکەمینە ئافرەت
دەتوان بڵێن بە جوانە مەرجی کەسب چارەمینە یان پێنجەم لەسەر ئاستی جیهان و سێمیشە لەسەر ئاستی نیشتیمانی عەرەبی و یەکەمین کچە کوڕیشە لە سێدارە بدێت تا ئێستا زۆر جوان باسییان کردووە من سمینارم لەسەر کرد هەموو شتەکانم کۆ کردووە بە کوردی و عەرەبی چی لەسەر نووسراوە یعنی لێرە گەر شتێکت بۆ بخوێنمەوە خارەهی من چی وتووە ئەگەر کاتمان هەبێ دەرێت کە تۆ تەوەرای لە چاوم وەک خەوی من لە بسکت ڕەشترە مانگە شەوی من بڕۆ مەزنون بە لای لای خۆت مەزانە مەنازە کە ناوبانجی پتر دەرکرد ئەوەی من بزەی هاتێ وتی ڕووناکە ئاسۆم وەرە جەلات پەتت با وێژە ئەستۆم ئەمە پەد نییە مەدالیای ئیفتیخارە کە بوومە قارەمانی میلەتی خۆ ئەمەیان تێزی دکتۆراکەمە بە ناوی على حسب الذهني وأثر في تنمية الفكري يعني گەردەلوولی مێشک کاریگەر لەسەر پەرەپێدان ئەمەش هەر لە ئوردن چاپ کرا بەسەر نیشتیمانی عەرەبی و ئەوانش هین کرا شتێکی نوێ بوو ئەو کاتە ئەمەیان هەندێدا بوونەرێکی باوی کوردەواری لە ساڵی 1970 ئەگەر ئاماژە بە ساڵەکەی بکەم دەستگای ڕۆشنبیری و بەڵاوکردنەوەی کوردی بەغدا زنجیرەی 1995 1970 باسی هەندێکدا بوونەری دەکات چکە زۆرن بەڕاستی لێ ئاماژەم پێ کردووە ئاماژەمان پێ کرد دیاری نەورۆز لە هۆنراوەی کوردی ئەمە باسی پەخشانمان کرد ئەمە بەس هۆنراوەکانن چەند شاعیر و وزانبانی کورد باسی نەورۆزیان کردووە لێرە لە دووتۆی کتێبێک چاپ کرا ئەمەیان تێزی دکتۆراکەی دکتۆر محەممەد عومەر مەولود بوو کردمانە کوردی پێ سەرخەریکی بووی باسی فیدرالەت و دەرفەتی پیادەکردین لە عێراق بۆ قوتابیانی دەتوانم یاسا مێژوو و هەروها یاسا و ڕامیاری بەکەلکتی ئەویان بەرهەمێکی ترە بیبلۆگرافیای فۆلکلۆری کوردی چ لەسەر کورد نووسرابی فۆلکلۆری کوردی چیرۆک لێکۆڵینەوە پەند قسەی نەستاق گاڵتەوگەت چ نووسراوە فۆلکلۆر لە گۆڤار ڕۆژنامەکانی کورد لە ساڵی 1860 تا 1990 بەرهەمەکانیان یەکەم جار نیوەی باسی بەرهەمەکان لە شێوەی دووتەی کتێب دەکات ئینجاوت کە لە گۆڤارە ڕۆژنامەکان ئەمەیان بیبلۆگرافیای جەژنی نەورۆز چ لەسەر جەژنی نەورۆزایە هۆنراوە لێکۆڵینەوە بە کوردی بە عەرەبی هەمووی تایەتی یەکێک شتێک بنووسێ نووسەرێک تۆژەرێک دەبێت بەرەت سەرەمە لە بواری ڕۆژنامە نووسیش درێخیمان نەکردووە لە یادی ڕۆژنامە نووسی کوردی ئەو کەسانی کە بات بەڕاستی ڕۆژنامەسن پیرەمێردا عەلادی سزادیە میتقەت مەغبەدخانە عەلادین سزادیە ئەمانە هەر هەمویان لێرە دەتوانم بڵێم بە زمانی کوردی و عەرەبی من لێرە لە دووتێ کتێبە باسم کرد ئەوەیە ئەوی باسی فۆلکلۆر گوتم کۆمەلە بەرهەمێکە ساڵی 1970 چاپان کرد ئەوە با لێرەبی بۆ ئەوی زنجیرەی هینەکە نەپسی ئەمەیان دوا بەرهەمە چکاوانی کە بەڕاستی فریا ناکەوین لە بەرکات ژمارەی بەرهەمە چاپراکان 22 دەستنووسیشم هەیە بەس دوا بەرهەم چاپ کرد فۆلکلۆر پەروەران دەدوێن کاتی خۆی من بەڕاستی پێش ڕاپەڕینی دوێ ڕاپەڕین زنجیرە چاپێکەوتێکم کە لەگەر ئەو کەسانی لە بواری فۆلکلۆرێژ دەکە لە بەر بگۆڕافیام هەبوو دەبزانی چی فۆلکلۆر پەروەرە لە دووەکو لە هەولێر و لە سلەیمانی و لە کەرکووک و لە بەغدا کۆمەڵێک کەسم هەر بژار چاپێکەتون لەگەکردن لەبارەی فۆلکلۆر لەوانە ئەنی مەسعود محەممەد ڕووناکبیری کورد محەممەدی مەلاکەریم عەبدولقادر عەزیز سعید ئاواز ئەحمەد ئەمین زەنگەنە بەهادین جەلال سەعدوڵا شێخانی ئەسعەد عەدۆ فازڵ شەوڕۆ جەلال مەلا حەسەن خۆشناو تاریق غەفور منتێک محەممەد ڕژدی زەیتار ئەحمەد حەوێزی هیمداد حوسێن بەکر وریا ئەحمەد دکتۆر نافی ئاکرەی زیاد محەممەد ئەمین کەریم شارەزە ئەحمەد شادی ڕۆستەم بازرگان حەجی جەعفەر محەممەد کەریم شەریف خاڵی زوتیار سەرفراز عەلی نەقشبەندی مەسعود کتانی 24 کەسم هەڵبژار خۆی ژمارەیان 30 بوو هەندێکیان نەکران هەندێک لەبیر کراوە بە کوردی و بە عەرەبی لە دووتۆی کتێبێک بۆ ئەوەی باسی فۆلکلۆر بکەن ئەوە بە کورتی و خێرایی هەندە سەنەفریایی بەرهەمەکانی تریش نەکەوتوین
لە کۆتایی ئەم بەرنمەیە ڕووی دەم دەکەمە بینەرانی بەرنمەکەت و کەناڵە ئاسمانیە ڕێزەکەتان هیوادارم گرنگی بە خوێندنەوە بدەن لەبەرەوەی خوێندنەوە پێویستێکە لە پێویستەکانی ژیان دوای خۆراک و دوای خەو نووسن و ئارامی و دڵنیایی و دوای پێویستی جوانی و پێویستی دەتوانم بڵێم خۆشەویستی و ڕێزگرتن پێویستێک لە پێویستەکان پێدەنێت پێویستی تێگەشتن و زانیاری ئەم زۆرە پێویستەکە لە پێویستەکانی تیوری ماسلۆ کە زانایەکە زەختی لەسەر کردوتەوە مافی هەموو تاچێکە تێبگە مافی هەموو تاچێکە زانیاری بێ بەڵام ئەم زانست و زانیاری شێ دێ لە خوێندنەوە دێ لە خۆڕەشەمبیرکردن دێ بۆیە ینی هیوادارم ئەوانەی کەوا توانایان هەیە لە ڕووی تەمەەن لە ڕووی ژیری تەنانەت لە ڕووی داراییەوە من ناڵێم هەموو کەسێک بە پەرتوخانەیەکی گەورە لەمانەدانێ بەس دەتوانێت مانجی یەک پەرتوو بکرێ بخوێنێتەوە لە ماڵەوە دای بنی بۆی ببتە بناغەیەک بۆ پەرتوخانی بۆ مناڵەکانی بۆنەوەکەی بۆ دواڕۆژی جگەلەوە دەبێتە هۆی دەوڵەمەندی کەسایەتی بۆ کەسایەتێک دەبینی درێ کەسایەتیشی بەتوانایە کەسایەتێکی ژیرە کەسایەتیشی ڕێک و پێکە خاون کەسایەتیشی بەهێزە لەس ئەنجامی ساتوە لە ئەنجامی خوێندنەوە کە تۆ دەخوێنیەوە زانست و زانیاری جیازیا وەرەگری دەتوانی لە بوارەکانی ژیان زیرەک بی زانیاری دەبێ نمونەت دەبێ ئەو ئەزمونە یارمەتی دەدا بۆ ئەوەی پەیوەندی باش بەستی لەگەڵ خەڵکانی تر و هەروە خۆشەویستیش بی و هەمان لە هەمان کاتا بەشداری لە ئەوە دەنوکردن و پێشبردننی وڵاتەکەش بکەین بۆ ئاوەتەم هیوادارم لەم ڕۆ بە دواوە بە خۆمان دابچینەوە بۆ ئەوەی خۆمان فێری خوێندنەوەی پەرتووشی بەسوود بکەین.